ژیانی منداڵێک کە لە ژینگەیەکی ئاساییە ژیان بەسەرەبات جیاوازە لەوەی لە منداڵێک کە ژینگەیەکی سیاسیە گەورە ئەبێت و پێ ئەگات بەهێزترین خاڵی ژیانت چێ خاتۆکم جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی باوکم بەهێزترین خاڵی ژیانی منە. یەکێک لە تایبەتمەندیەکانی ژیانی ئێمە ئەوەیە کە جەنابی باوکم هەر خۆدی جەنابی باوکم لە ئاوارەییە لەدایک بووە، هەر ئەو کاتەکە زەمانی دەرەبەگایەتیە بێت بڵێن باپیرم و براکانی لە گوندی سەرگەت ڕوبەڕووی دەرەبەگی ئەو کاتە ئەبنەوە، بۆیە دوای ئەوە یەکێک لە مامەکانی باوکم شەهید دەبێ، کوردستانی باشوور بەجێ هێڵن